ژمارەیە قوتابی ئەنجومەنی سێتوانی خوشکانی ئیسلامین لە سلێمانی بڕیاریاندا پارەی کۆکراوەی نێو دەخیلەکانیان بە لێقەوماوانی کەرتی غەزە بەخشن و بۆ ئەو مەبەستە بە کۆمەڵ سەردانی دەستگای خێرخوازی بەخشینیان کرد. ماخەفەت بۆ خەڵکی غەزە خۆین چونکە خەڵکی غەزە هەمویان شەهید ئەبن لەلایەن جوولەکان و هێرش ئەکرێتە سەریان ئێمەش ئەمانەوە هاوکاریان بکەین. کاتێکە چینە سەر سفرە ئەبێ مناڵی غەزەمان بیر بێت ئەچینە سەر سفرە کاتێ نانەکەمان تێکەین ئەبێ مناڵی غەزەمان بیر بێت ئەبێ بیر لەوان بکەینەوە خەمدامان بکرێت نانمان بۆ ناخورێت. ئێمە دەمێک کۆمان کردوتەوە وەکو خوشکبرای خۆمان مناڵانی غەزە بەخشیمان لەبەرێ ئەوانی ژوەکو ئێمن هەر مناڵن. ئێمە وەکو مناڵانی مسلمان لە خاکی کوردستان هاتوین هاوکاری خوشکبرایانی غەزەمان بکەین. بە من ماوەی 2 ساڵە پارەکەم کۆ کردوتەوە و بیستم بیان بە پێداویستی خۆم بەڵام هێنا بۆ مناڵانی غەزە. ئێمە وەکو مناڵی کورد مناڵێکی کورد و مسلمان هاتوین هاوکارەکانمان ڕۆژانەکانی خۆمان کە کۆمان کردوتەوانێ هێنامانە بۆ مناڵانی غەزە بۆ هاوخەمین لەگەڵ خوشکبراکانمان لە غەزە ئینشاءالله کۆتا ئازاریانە بێت و مسلمانانی غەزە سەرکەوتوو بێت ئەوەشی کە یارمەتی مسلمانانی غەزە ئەیە ئیشەڵات کیسێ قەت خاڵی نابێ یاخوای ئەم بەرنمەیە کە هەر بمێنێ ئیشەڵا بۆ هەموو کەسێک خۆدایم بۆ هەموو کەسێک هەر هەیە ئەم بەرنامەی بەخشینە بەس تایبەت بۆ ئەمەی کە بۆ غەزەیە شتێکی زۆر نایابە. ئەم منداڵانە لە ئەنجومەنەکانی کۆمەڵ لەسەر بەخشین و قوربانیدان پەروەردە دەکرێن پێدانی پارەی دەخیلەکانیشیان بڕیاری خۆیان بووە. ئەندامێکی کارگێڕی دەستگای خێرخوازی بەخشین دەڵێ ئەم ڕۆحی هاوکاری لە کووردا وێنەی نییە و ئەوەی لەم ماوەیەدا بیندراوە بۆ غەزە کراوە بێوێ نەبووە. ئەمەجێی دەستخۆشیە نیشانەی زیندویی و دینداری میلەتی کووردە ئێمە سوپاسی سەرجەم چین و توێژەکانەکەین ئەخوازین هەموو لایەک بەشدار بین بە دوعایەکی خێریا ئەگەر بە 250 بێ بەڕاستی ئەمە نیشانەیەکی دڵخۆشکەرە نیشانەیەوەیە کە تا ئێستش پشکۆی دینداری لە ناخی میلەتی کووردا هەر ئەگەشێتەوە گەشاوەیە. ڕۆژانە بە سەدان خێرخواز لە پیر و منداڵ و گەنج سەردانی نووسنگانی بەخشین دەکەن و هاوکاریەکانیان بە لێقەومان دەگەیەنن. بەخشینیش لە ڕێگای نوێنەرەکانی لە کەرتی غەزە هاوکاریەکان لە ڕێگەی پرۆژەی خواردنەوە دابەش دەکات. ڕامیار عوسمان کەناڵی پێام سلێمانی.